بەخێر بیت بۆ گەشتی بینینی تاوەری تەندروستی سمارت. لە هەنگاوێکی تەواو جیاوازدا لە پێناو ئاشناکردنی بەشە جیاوازەکانی تاوەری تەندروستی سمارت بە چارەخوازانی لە ڕێگەی تەکنۆلۆژیای 3D گەشتی بینینی خزمەتگوزاریەکانی تاوەری تەندروستی سمارتی خستە بەردەست. لەم خزمەتگوزاریەدا چارەخواز بەر لە سەردانی تاوەری تەندروستی سمارت لە ماڵەکەی خۆیدا دەتوانێت سەردانی بەشە جیاوازەکان بکات و ئاشنا بێت پێیان تا لە کاتی سەردانیکردن بە ئاسانترین شێوانگاوەکانی وەرگرتنی چارەسەر جێبەجێ بکات. ئێستا لە ڕێگەی ئەم لینکەوە دەتوانن گەشتێک بەناو تاوەری تەندروستی سمارتدا بکەن و سەرجەم کلینیک و بەشە جیاوازەکانی تاوەرەکە ببینن. بەخێر بیت بۆ گەشتی بینینی تاوەری تەندروستی سمارت.